وڵای ئێمە وەکو کۆمەڵی هاوسەنگی کەرکووک کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کەمپینەکەمانە کە ڕامانگەیاندووە و یەکەم ڕۆژی دامەزرانی کۆمەڵەکەشمانە کە لەم ڕۆژەیە ویسمان هاوکارێکی برا کوردەکانی ڕۆژاوی کوردستانمان بکەین لەبەر ئەوەی تورکی داگیرکەر کە ئێستا بە هەموو هێز و توانایەوە ئەوێ کورد بسڕێتەوە لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئێستاە دەستی کردووە بە ڕۆژئاوای کوردستان. ئێمەش ویستوانە وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی خۆمان کەمپینێک ڕابگەێنین بۆ هاوکاریکردنی کوردانی ڕۆژئاوا. کەمپینەکەی ئێمەش تەنها خواردن و جلوبەرگ و فەرش و ئەو شتانێ وەرەگرین وەکو پارەی لە هیچ کەسێک وەرناگرین، تەنانەت بەس خواردن و شتومەکەەوە بۆ گەیانی هاوکاریەکانشمان بۆ ڕۆژئاوای کوردستان. ئێمە لەگەڵ چەند کەمپینێکی ترا پێکەوە ڕێککەوتوین کە پێکەوە بە هەمانگی کۆمەکان بگەینە ڕۆژئاوای کوردستان.